ئەمە یەکەم پێشانگەی منە کە توانی بێتم بیکەمەوە بە هاوکاری مامۆستاکە مامۆستا ئاسۆس بە 25 لەوحەوە لە ماوەی 8 مانگا من توانیمە 25 لەوحە بکێشم و زیاتر لەوحەکانم شێوازی ئەبسترات و ئیرۆتیکم بەکارهێناوە کە زیاتر عیبارەت لە ژن ئەکەن. ئامانجی من لە وێنانە بۆ دەرخستنی تواناکانی خۆم و بەرەو پێشبردننی هونەری کوردیە و زیاتر لە لەوحەکانما ژنم دروست کردووە و لەوحەیەکم هەیە حەزم کرد ئەوەش باسکەم عیبارەت ئەکا لە خواوەند عەشتار ژن و سروشت. ئەو لەوحەیە زۆر تایبەتە لای من، ئەنی مانایەکی زۆر گەورەی هەیە لە لای من. سەرەتا من کە دەستم پێ کرد لەوحەکانم تەنیا بۆ ماڵەوە بوو، ینی چاوەڕێ ئەوم ناکرد ڕۆژە لە ڕۆژان بتوانم بەشداری بکەم لەم پێشەنگایەکی تایبەت بە خۆم، تەنیا بۆ ژوورەکەی خۆم و ماڵەکەی خۆم بوو. بەڵام دواتر لە کورجینیەس مامۆستاکەم وێنەکانی منی دەرخست.